كهات اسم لنا المراستي سڵاوتان لێبێ 2 ساڵ لەمەوبەر یەکەم ئەڵلقەی بەرنامەی چاکە پەخش کرا. ئەو کات بەرنامەی چاکە بە دوای ئەو دڵانەدا دەگەڕا کە لە یەکتری زویر ببوون. بەڵام ئەمڕۆ ئێمە دەرگای ئەو دڵانە دەکەینەوە کە لە گۆشەیەکی ماڵەکانیان چاوەڕوانن کەسێک لە دەرگایان بات و لە تێنووسی قەرزی مارکێتەکان قەرزەکانیان بسڕێتەوە. بەرنامەی چاکە دەست پێ دەکات. لەگەڵمان بن. 124,000 قەرزدارە. هاتوو 296,000 دینار قەرزاری داچی من وەنیە؟ ئەوە جەنابێت قەرزدار نمای. دەستگای خێرخوازی بارزانانی لە چوارچەوەی پرۆژەیەکدا و بە هاوکاری سەرمایەداران قەرزی زیاتر لە 5,700 خێزانی دایەوە. پرۆژەکە بە پاڵپشتی سەرمایەدارانی هەولێر جێبەجێ کرا و زیاتر لە 1 ملیار و 29 ملیۆن دینار کۆکرایەوە. لە قۆناغی یەکەمی پرۆژەکەدا تێنووسی قەرزی ژمارەیەکی هاونیشتیمانی لە 115 دوکان بە یەکجاری داخران. ئێستاش دەچین ئەو مژدەخۆشە بە گوێی هاوڵاتیاندا دەدەین کە چیتر خەرداری مارکێتەکان نین. سڵاو لێبێ چۆنیت؟ باشی ئەحواڵت باشە؟ سەلامەت بی. زۆر سپاس. زۆر سپاس. بەخێر بێ کاغازی. زۆر بەڕێزی. ئەمڕۆ ئەمە وەکو لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی دیارە لێت هاتوین. سەلامەت بی. زۆر سپاس. تقریبەن بزانی چەند خانەوادە لای تۆ با بڵین هەژارن و قەرزێکی زۆریان لەسرە؟ بەڵێ بەخوای وەکو ناومان زۆر هەیە. چەند خێزان سوودمەند دەبێ بەس لەم دوکانەیە؟ ئێمە لەو دوکانە ئەو خێزانانەی کە هەژارن کە قەرزەکەیان پێ نەدرێتەوە بۆیان دەدەینەوە. ئەلو باشی داچی ئومێت ئەتۆ لە دوکانی کاک سەربازی هەندێک پارە قەرداری وەنیە نزیکەی چەندێک قەردارە بزانین؟ چەندێک قەرداری تقریبان دەزانی بە خۆت؟ ئەتو 296,000 دینار قەرزاری داچی من وەنیە؟ ناوەڵات 296,000 دینارە داچی من ئەوە دەستگای خێرخوازی بارزانی هەر 296,000ەکەت لۆ دەداتەوە. ئەتوو قەرزەکەت سفر بووە ئێستا ئەمەوە قەرزی جەنابەتمان سفر کرد تەواو ئیشاڵڵا خوای گەورە دەست بە عمرت وەدەگرێت. خوا خێرتان بنووسی. ئێستا پەیوەندی بە خانەوادەی شتریش دەکەینەوە کە هەژارە بڕی چەندێک قەردارە؟ 400 وڵی چەند نووسرا بچکۆم پێ کاک ئیسماعیل با تەلەفۆن بۆی وش بکەین. ئەلو باشی بەڕێزم کاکشوان کاکشوان ئێمە لە دوکانی کاک سەربازی جەنابەت چەند قەرزاری کاک سەربازی؟ 483,000. ئێستا جەنابەت لەو دوکانە هیچ قەرزاری ئەو دوکانەنی باشە چاوەکەم سەر چاوم پێویش خێرە. کاک سەرباز ئەمە کاک حاجی وتی دەوری 100 خانەوادەی تر لێرە سوودمە دەبن بەدوادا چوونەکەین ئەو دەفتەری وەرەگرین باشەوانیە کاک حاجی نزیکەی 100 خانەوادەی تر قەرزەکانە دەدەینەوە بۆ شێوەیە. ئیشاڵڵا خوا خێرتان کاک حاجی پارەکەی بەرێ. ئێمە وەکو ستافی چاکە سوپاسی خۆراگری و هاوکاری ئەو خاوەن مارکێتانە دەکەین کە بەدڵێکی فراوانەوە قەردیان بە هاوڵاتیان داوە. ڕاستە دەستگای خێرخوازی بارزانی توانی تێنووسی قەرزی مارکێتەکان دابخات بەڵام لاپەڕەیەکی زێڕینە بۆ ئەو بەدەمەوە چوونەی نێو کۆمەڵگاکەمان ئەمە ژوای کردووە
ژیان دۆستی و دەستی هاوکاری زیاتر لە ناو کۆمەڵگاکەماندا ڕنگ بداتەوە. سلام علیکم. باشن باڵتان باشە چۆن باشن کاک ئیسماعیل ئەمە لە مارکێتەکەی تر نزیکەی 100 خانەوادەتان جودا کردەوە کە هەژار بنوونێ توانای وایان نەبوو قەردەکانیان بدەینەوە. ئێستا لە مارکێتێکی دیکەی هاتوین بۆ لای ناوی جەنابە نورالدین کۆبای بەستۆڕە. هاتوین بۆ لای کاک نورەدین. کاک نورەدین توانای دەفتەری قەردەکانە بێنی؟ لێرە چەند ماڵی هەژاری تایە؟ زۆر ماڵی هەژار تێ تقریبا 150 ماڵی هەژار ماڵ هەیە. ئەتوانی ئێستا ژارێکمان بۆ دەست نیشان بکەی تا پەیوەندی پێ بکەین؟ با بڕۆکەشی زۆر بێ قەردەکەی. باش نمونونەکەمە نمونەیە کاک هەژارمان هەیە 224,000 قەردارە. ئەتوانین دەتوانین تەلەفۆن لێ بکەیت؟ ئەلۆ باشی کاک هەژار. سلامت بێ. کاک هەژار ئەمە لە دەستگای خێرخوازی بارزانی تەلەفۆن بۆ جەنابەت دەکەین. بەڵێ جەنابەت لە دەفتەری قەرزارەکان 224,000 دینار قەرزاری. بەڵێ ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی ئەم قەرزەی تو دەدەینەوە و بۆ ئەوەی هیچ جەنابەت قەرزار نەبی. باشە دەست خۆش بپاخێتان نووسی. سەلامەت بکاچی من پێتەوە. سەرچاو. ئەمە چەندێک قەردارە توانین پیشانمان بی؟ 166. کاک ئەحمەد جەنابەت لە دوکانی کاک نورەدین بەڵێ مقدارێک پارە قەرزاری دەزانی چەندە؟ تقریبا 290,000. 299,000 دینار قەرزاری چاوەکەم. بەڵێ بەڵێ ئەوجە کۆ پارەمان لۆ دەینەوە. بە قورعانێزا ئەو دەمامان نییە. دێ باشە مادەم دەستگای خێرخوازی بارزانی ئێستا ئەو پارەی لە بۆ تو دەداتەوە و پارەکەی جەنابەت دەداتەوە ساف دەکاتن. هیچ قەردار هیچ قەرزار نادی. ئینشاڵڵا نمونە زیاترە بیتن و مار و ئاوا گەلک مەمنونین. سەلامەت بی ئەوە قەرزەکەت دراوە و هاتوش هەر بەخۆشی بژی. پێڕاناگەین تەلەفۆن بۆ هەمووان بکەین و بەڵام خۆی ڕەنگە کاک نوردین بتوانێت چەند خانەوادەمان بۆ دەست نیشانەکەی ئەگەر هەژار بن. وڵا ئەگەر هەمووی دەستنیشان کرد زۆرە بەس 72مان دەستنیشان کردیە کە زۆر هەژار زۆر هەژارن. ئێوە لە ئەستۆ یەگرن؟ بەڵێ بە تاکیت هەر هەمووی لە ئەستۆ دەگرین و ئێستا پارەی هەر هەمووانیش دەدەین. ئەوە چەندێک قەردارە؟ ئەوە 367,000. ڕقەمی لایە پەیوەندی پێوە بکەی هەر خۆت؟ ئەلۆ باشی بەڕێز باسی بەڕێزم بەڕێزی سەلامەت بی سەلامەت بێ بەڕێزی کاکە گیان. جەنابەت لە دوکانی کاک جبرائیلی تەمەشای دەفتەری قەرزارمان کرد هەندێک پارە قەرداری. ئەریوەڵا قەردارم لە مێژی شەگەلک. ئەتوو لەو ڕۆکەوە هیچ پارەت قەرزاری کاک جبرائیلی نی. پارەی خۆش بوو یاڕەبی سەرکەوتوبی. هەر خەبەری خۆشت لۆ بێ ئینشاءڵڵا. سەلامەت. ئینشاءڵڵا خوایە یاڕەبی خوایە ئەمگۆش هەر سەرکەوتوو بن خوایە. سەرچاوم داچی من سەرچاو. سەرچاوم بەڕێزی سەرچاوی من سەرچاو. ئەلو باشی بەڕێز سەلامەت بی کاکە جەنابێت تەمەشای دەفتەری قەرزەکانمان کرد لە لای کاک جوبرائیل جەنابێت ناوت تێدا بوو ڕقەمت تێدا بوو کە مقدارێک پارە قەرداری دەزانین چەندە؟ ئێمەش وەکو دەستگای خێرخوازی بارزانی دەمانەوێت ئەو پارەی کە جەنابەت قەرزاری قەرزەکەت بۆ بدەینەوە. سەرچاوم سەلامەت بی ئەوە قەرزەکەت لەلایەن دەستگای خێرخوازی بارزانی صاف کرا جەنابەت هیچ قەرزاری ئەو دوکانەی نی. کاک ئیسماعیلەوە تەواوی ئەو خانەوادانەش کە لێرە ئەمە دوو ناو تەلەفۆنەوە بۆ کردن ڕەنگە پێڕانەگەین هەمویان قەرەبووەکەنەوە با بڵین
ئەو قەرزانیان دەدنەوە و دەفتەرەکە ڕەشیەکەنەوە کە هەژارن. بە تاکیت یەکە بە یەکە دەفتەرەکان ڕەشی دەکەینەوە مۆری خۆمانی لێ دێن کە پارەکەی دراوە لەلایەن دەستگای خێرخوازی بارزانانی نالین هیچ کەسێکی خێزانێکی هەژار لەو منطقەیە بە هیچ جۆرەك قەرزاری دوکاندارەکان بێ. ئینشاڵڵا و پرۆسە بەردەوامیش دەبیتن لە ساڵانە دووبارەی دەکەینەوە. دەستان خۆش بێت. کاک سپاس لە کاتمان گردی. سپاس.